وەکو باسمان کرد کاردانەوەکانی دیدارەکەی سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان لەو بەشەی بەرنامەش بەڕێز لوقمان وەردی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان میوانمان دەبێت. کاکمان دیمانەت بەخێر. سوپاس بۆ دەرفەتە. دکتۆر وەردووکمان کاندید بووین بەس ئێستا من لێرە ڕۆژنامە نووسم و جەنابیشت ئەندامی سەرکردایەتی. کەواتە لەوەوە ئێمە هەردووکمان هەڵقوڵاوی ئەو وەزعە بووین گلەیەکی زۆر هەبوو لەسەرەوەی کە یەکێتی پەیامەکانی یەکێتی تەراجوعی کردووە، پاشەکشەی کردووە و دژێکی تێدایە. چیت بەدی کرد؟ هیچ پاشەکشەیەکت بەدی کرد لە جگە لە تۆنی سەوت و شتەکان نەبێت، ینی لە دیدارەکەی شەوی ڕابردووی سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان بەراورد لەگەڵ کاتی بانگەشە؟ بە ناوی خۆی گەورە و میهرەبان. سڵاو بۆ بینەرانی عەزیز، سڵاو بۆیەوە. دیمانەی سەرۆک بافڵ تاڵەبانی دیمانەیەکی گرنگ بوو و لەسەر کۆمەڵێک پرسی نێودەوڵەتی و هەرێمایەتی بە شێوازێکی لۆژیکی واقع بینانە وەڵامی کۆمەڵێک پرسیاری دایەوە. ئەتوانم بڵێم گرنگترین دیدار بووە دیداری سەرۆک بافڵ کە تا لە ماوەی 24 ساعت کە ئێستا من سەیرم کرد زیاتر لە 1,100,000 کەس سەیری دیمانەی سەرۆک بافڵیان کردیە کە کەم دیمانەی سەرۆک و سەرکردەیەکەیە لە ماوەی 24 ساعتدا ژمارەی بینەرەکانی بگاتە 1,100,000 بینەر تێبپەڕێت. پەیجەکەی ترمان 1,200,000 تێپەڕێت. بەڵێ. بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی سیاسی کاریگەر لە گۆڕەپانی سیاسی لە هەرێمی کوردستان، وەکو پایەکی گرنگ لە پایەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان، هەمیشە بەرەی داکۆچیکردن لە ماف و داخوازیەکانی خەڵکی هەڵبژاردووە و لەم هەڵبژاردنەش کە وەکو خۆت باست کرد ئێمەش بەشێک بووین لە پرۆسەکە یەکێتی و بە دیاریکراوی سەرۆک بافڵ کۆمەڵێک سەرنج و تێبینی خستە ڕوو و کۆمەڵێک بەڵێنجی بە خەڵک درا. لەم بەڵێنانە نەک یەکێتی نیشتیمانی کوردستان پاشگەز نەبووتەوە، بەڵکو یەکێتی مکوڕە لەسەر جێبەجێکردنی تەواوی ئەو بەڵێنانی کە بە کۆمەڵانی خەڵکی کوردستانی داوە. بەڵام کاتی ئەوێ بێگومان و ئەو بەڵێنانە لە قۆناغی یەکەم کرانە بنەمای گفتوگۆکانی پێکهێنانی کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێستا ئێمە لەم بەرنامەیە قسە ئەکەین ڕێک 6 مانگ تێپەڕیت بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە ئێمە تا ئێستا لە گفتوگۆ داین بۆ ئەوەی بین دیدگا و تێڕوانینێکی هاوبەش بەرمەبنای کۆی ئەو سەرنجانەی کە ئێمە هەمان بووە لەسەر حکومڕانی و کابینەکانی ڕابردوو خستوتمانە ڕوو گفتوگۆمان کردیا. ئەتوانم بڵێم هەنگاوی زۆر چوینەتە پێش لەوەی کەوە ئەم دیدگا هاوبەشە جێگیر بکەین و ئێستا لە قۆناغەکانی داهاتوو گفتوگۆ ئەکەین لەسەر پرسەکانی لەم دیدگا هاوبەشەدا. گفتوگۆ کراوە لەسەر شەراکەت لە بواری سیاسی، دارایی و بودجە، لە بواری خزمەتگوزاری گشتیەکان، لە بواری هێزی پێشمەرگە و هێزە چەکدارەکان، لە بواری ئازادیە گشتیەکان، لە بواری سەروەربوونی یاسا، لە بواری پەیوەندیەکانی هەرێمایەتی و نێودەوڵەتی، لە بواری پەیوەندیەکانمان لەگەڵ حکوومەتی فیدراڵی، لە بواری وزە بە نەوت و بە پێکاتەکانی و بەغازی کوردستانی شۆ چۆنیەتی مامەڵەکردنی بە شێوازێک کە بچێتە خانی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان. بۆیە هاوڵاتیان دڵنیا ئەکەینەوە لەوەی بەڵێنەکان لە دەستێکی ئەمیندان و شاندی دانوستانکاری یەکێتی نیشتیمانی کوردستان لە ژێر ڕێنماییەکانی سەرۆک بافڵ لە گفتوگۆدان بۆ ئەوەی کۆی ئەم بەڵێنانە لە دووتوێی دیدگای هاوبەشدا زیان بکەینەوە و هەوڵدەین بیان کەینە بەرنامەی کاری حکوومەتی ئایندا. بۆیە من دڵنیام لەوەی و پشتەستورین لەوەی کەوە سەرۆکێکی خاوەن بڕیار بە زمانێکی سادەی پاراو بەڵام بە قەناعەتێکی تەواو بە دووربینی و بە ڕاست و ڕەوانی لەگەڵ هاوڵاتیان گفتوگۆ ئەکا و بەڵێنەکانیشی جێبەجێ. باش با بینە سەر تەفاسیلەکان تەوتین و هەژماری من. ئێمە زۆر بانگەشەمان بۆ تەوتین کرد و هەژماری منمان ڕەت کردەوە، پێمان شتێکی زۆر خراپ بوو. ئێستا خەڵک پێی وایە کە یەکێتی چۆتە ژێرباری هەژماری من، هەر بەڕاستی یەکێتی چۆتە ژێرباری هەژماری من و ئەمڕۆژ بڕیارێکی ئەنجومەنی وەزیریان سەرۆکی حکوومەت دەرچوو کە
کۆمەڵێک شتی تێدا بەجی دەکرێت بۆ کار ئاسانیکردن و ئەوانە لای جەنابەت چی هەیە؟ طبعا وەک کاک بافڵیش جوابی ئەوی یەکێک لەو سەرنج و تێبینیانەی کە ئێمە هەمان بووە یان هاوڵاتیانیش هەیان بووە لەسەر بابەتی پرسی هەژماری من یان بە بانکیکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان خۆران بەڵێ ناوەکەی گۆڕا یەکێتی نیشتیمانی کوردستان چ لەسەر ئاستی ناوخۆ سەرنج و تێبینی هەبووە چ لەسەر ئاستی حکوومەتی فیدراڵیش ئێمە لە گفتوگو دەور هەوڵەکانماندا بووینە ئێمە سکاڵایکی سەر کۆماری عێراقمان هەیە و بڕیارێکی محکەمەی فیدراڵیشمان هەیە کە ئەڵێ وەزارەتی دارایی عێراق و وەزارەتی دارایی هەرێم مولزەمەکەین بۆ ئەوەی ڕێکەوتن بکەن لەسەر شێوازی بەبانچیکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەرمەبنای ئەوە شاندی یەکێتی و یەکێتی نیشتیمانی کوردستان و بە پێداگیریەکانی سەرۆک بافڵ ئەم بابەتە ڕاستەوخۆ لە سەر بابڵی نووسنگەی سەرۆکی حکوومەتەوە بە بڕیارێک ئەمڕۆ بڕیارەکە دەرچوو خرایە سەر وەزارەتی دارایی هەرێمی کوردستان دوو بڕگا لە بڕیارەکە هاتووە کە ئەمە بێگومان لە دیدگای هاوبەش ڕێک بەو نەسا شوێنی کراوەتەوە ئەمە ڕێکەخرێتەوە بەر لە ژێر ڕۆشنایی یاسا بەرکارەکانی یاسا و ڕێنماییە بەرکارەکانی بانقی ناوەندی حکوومەتی فیدراڵ لەو لە ئەمرەکەشدا ینی لە بڕیارەکەشدا هەیە و ژمارەی با بڵێن هەژماری موچەخۆران ژمارە بانکی موچەخۆران دیسان پارێزراوە بێ لەلایەن وەزارەتی داراییەوە بەڕێوەبەرایەتیە کەکرێتەوە بە ناوی بەڕێوەبەرایەتی بە بانکیکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و ژمارەکانیان پارێزرا و شێوازەکەی پارێزراوە بەرمەبنای یاسا و ڕێنمای بەکارەکانی حکوومەتی فیدراڵ بۆ بانکەکانیش بکرێت بانکە فیدراڵیەکانیشەوە جگە لەوە کاک لوقمان باز لەوە کرێت کە ئەوەش زەمانەت کراوە کە دەستکاری موچەی کەس ناکرێت مەسەڵەن لە بری قەرزی کارەبایان هاتووە ئێمە پێشووتریش ڕامان گەیاند ئێمە ئەم بابەتە بە شێوازێک ئەبێ ڕێک بخرێتەوە هیچ گومان و دوودڵیەک لای فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەمێنێ کە موچەکان پارێزراوە بۆیە یەکێتی مکڕە لەسەر ئەوەی و دڵنیاشەکەین لە داهاتوودا ئەنجامەکانی باشتر دەرەکەوێت بۆ یەکێتی نەک لە بەڵێنەکانی پەشیمان نەبووتەوە بەڵکو بەڵێنی تریشی دێتە سەرێک هەروەکو جەنابی سەرۆک ئاماژەی پێدا کە ئێمە باشتر خۆمان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی ئامادە کردووە کە ڕەنگە لە ئایندەیەکی نزیکدا دەست بە ئەمە یەک ڕێکارەکانی دوو لە شەوی ڕابردووە کە دیدارەکەی سەرۆکیێکی نیشتیمانی کوردستان لەگەڵ کورساتنیز بڵاوبووتەوە هەندێک لایەن ینی زۆر ڕاشکاوین ینی کاک باف و خۆی ڕاشکاوی قسەی کرد مەسەڵەن خەڵک هەبووە تەنها بۆ پۆستێکێتیە قسەیەکی خراپی لەسەر نەکردن وتی من پەیوەندیم نییە لەگەڵی لەگەڵ چەند کەسانی پەیوەندیم نیە لەگەڵیان ینی لە بەیانیەوە بە دوو چەند پلتفۆرمێکی سوۆشال میدیا مەسەلەن ڕەخ ناگرن خەڵک هانە دەن لەسەرەوە بەڕاستی ئەمە لە چوارچەوەی دیموکراسی جێگەیە بێتەوە تۆ پەلامار بدەی نەک لە بریەوەی جوابێکی منتەقیت پێ لە دەستپێکی بەرنامەکە ئیشارەتم پێدا کە سەرۆک بافڵ بە شێوازێکی بە زمانێکی سادە و پاراو و بە شێوازێکی واقع بینانە لەسەر کۆی پرسە ناوخۆیەکان و کێشە هەرێمیەتی و نێودەوڵەتیەکانیش قسەی کرد و نەیشاردۆتەوە من پێم وایە شێوازی سیاسەتکردنی سەرۆک بافڵ لە شێوازە تەقلیدی و کلاسیکیەکەی دەرچووە بە شێوازێکی تازە سیاسەتەکە و ناوێ هیچ پرسێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بشارێتەوە تەنانەت ئەگەر کێشە و گرفتێک لە خودی خۆشی بی یان لەگەڵ لە ناوخۆی حیزبەکەشمان بە شێوازەکەم حیزبە ڕێکخراوەتەوە کە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان یەک بڕیارە یەک دەستە یەک قەرارە بۆیە ئەم بابەتانەی بەڕوون و ڕوانی خستۆتە ڕوو بۆ لە سۆشیال میدیا کارداوانەوەی هەندێک خەڵک هەیە کە ڕەنگە هیچی بەدەستوە نەمێنێت تەنها لە سۆشیال میدیا کۆمەڵێک بابەت بوو و کۆمەڵێک پەلاماردا ئەمەش پێم وایە لە گەورەی هەم یەکێتی نیشتیمانی کوردستان و هەم لە ڕاستگۆیی سەرۆک بافڵ قسەیەکی کرد لەسەر سەرۆکی نەوەی نوێ کە خۆی وتەنی کاک شاسوار ئەمڕۆ جوابێکی داوە على ئەساس نەیهێشتۆ 24 ساعت بەسەر قسەکانی دا تێپەڕ بێ وەڵامی داوەتەوە هەستنگارت بۆ چیە مەسەلەن ئێستا کۆمەڵی دادگەری هەر ڕەفزی پەرلەمانیان کرد ئەو باسەکە یەکگرتوو کۆمەڵ یەکێتی بێکەوە بن ئەتوان ناو حکومەتی لە ناو پەرلەمانی کوردستان بێ پارتی حکومەت پێک بێنن و ئەڵێت جێگری سەرۆکی حکوومەت
بە بێدەسەڵاتی با بدێرێتەوە بۆ بەغدا سەرنجی تۆ لەسەر ئەو قسانەی کەسێکی وەکو کاک شاسوارچی جارێ نەوەی نوێ حیزب نییە پرۆژەیەکی تاکە کەسیە و بۆ ئامانج و مەرامی کەسێکی دیاریکراو دروست کراوە و ئامانجێکی ئابووری لە پشتە بۆی ئەگە سیر بکەی هیچ کەسێکی سیاسی عاقڵمەند لە دەوری ئەم هێزە یان ئەم پرۆژەیە کۆنەبۆتەوە چونکە ئەم پرۆژەیە بۆ شەخصێکی دیاریکراو داڕێژراوە و مستەقبەلیشی نییە ئەم پرۆژەیە زیاتر پشتی بەستووە بە فێڵکردن لە خەڵک و بە قۆڵبڕینی خەڵک ئەگە هەر لەوە سیرکەین ئەگە سەیری پرۆژەکەی چاویلان بکەین کە بە حیسابی خۆی پرۆژەیەکی موساهەمەیە زیاتر لە 5 ملیۆن دۆلاری هاوڵاتیانی لەلایە کاتێک هاوڵاتیان داوای قەرز داوای قازانجەکانی خۆیانەکەن کارتێکی جۆلانەیان نەداتێڵە فەرمون بڕۆن ئەمە بکەن ئەگەر ئەمە قۆڵبڕینی خەڵک نەبی چی قۆڵبڕینی خەڵک ئەگە ئەمە چاواشەکاری نەبی چی چاواشەکاریە خەڵکی کوردستان و کۆمەڵانی خەڵکی کوردستان شکور هوشیارن خەڵک ئەگەر قسەیەک هەیەڵێ خەڵک ئەگە بەغداشی نەدید بێ خوورمای بەغدای خواردووە خەڵک لای ڕوونە کە هەر دوور نەڕۆین ساڵی 2022 لە کاتێکە سەرۆک کۆماری عێراق قەڵەبژێدرا هاوپەیمانیەک تێک هەبوو هاوپەیمانی سەدر بارزانی عەلبووسی نەوەی نوێ چوو نیسابی بۆ تەواوکردن بە بیانووی ئەوەی نازانم ئاوڕەحمان بوو چێ بوو کاندیدیان بوو پەشنۆ دەدەنجیان بۆ کۆکردەوە بۆیە ئەگەر قەول بێت کوردەواری گوتنی تۆ گا لە چاوی خۆت دانەبینی بەڵام زلە گا لە چاوی خۆت دانەبینی بەڵام زلەجیا لە چاوی خەڵکدا بینی من پێم وایە خەڵکی کوردستان لەمە زۆر هۆشیارترن لەوەی کەوا بەم چاواشەکاریە باوەڕ بکەن ئەو مزایدە هەر ئەسڵان مزایدەیەکی عیبێ ئەیکە لەبەرچی لەبەرەوەی نەخشەی ناو پەرلەمانی کوردستان ڕوونە کۆمەڵی دادگەری وەکو بۆ خۆت باست کرد مقاتعی پەرلەمانی کرد هەدوو کاندیدیان هەر سوێندی نەخواردووە دوو پەرلەمانتاریان هەر سوێندی نەخواردووە و هەرکاتە کاندی بێگومان یەکگرتووی ئیسلامی ڕایگەاندووە بە هیچ شێوەیەک داخلی حکومەت نابێ چۆن 50 کورسی کۆ ئەبێتەوە دیسان ئەڵێمەوە ئەو بابەتە ئەگەر سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ ئەگەر بۆ مزایدەی نییە سەرۆکی پرۆژەی نەوەی نوێ ئەگەر بۆ مزایدەی نییە فەرموو بابێ لە ڕێگای یاسایی 15 کورسی خۆی تەسلیمی یەکێتی نیشتیمانی کوردستان بکات دوای ئێمە حەق و حیسێ بەکەین بزانین ئێمە بەم 40 کورسیە چی ئەەکەین بابێ بە واقعی تەسلیممانکە نەک بۆ سۆشیال میدیا و بۆ کۆکردنەوەی لایک و کۆمنت و بۆ چاواشەکردن و چاوبەستەی خەڵک بۆیە خەڵک لەمە زۆر وشیارتر و زۆر دوو ئەگەر باسی بنەماڵ هەر دوو قسە بکە باسی بنەماڵاکە جۆر بە جۆرێک لە جۆرەکان خەریکی یەکێتی نیشتیمانی کوردستانیش وەکو هێزێکی بنەماڵە وەسب بکە هیچ ئەمە وەکو باسم کرد ئەمە جوڵانەوە نییە حیزبی سیاسیش نییە پرۆژەیە هیچ پرۆژەیەک بەقەدەر پرۆژەکەی شاسوار عەبدولواحیدی بنەماڵە نییە خۆی خوشکەکەی خۆیتی سێ چوار خولا خوشکەکەی پەرلەمانتارە و خۆشی قائید و قوواتی عامی پرۆژەکەیە هەر پیاوێکی سیاسی ئەگەر لێی نزیک بێتەوە ئیدارەی لەگەڵ ناکە بە ماوەیەکی کەم لی جیا ئەبنەوە سەیرەکەن چەند پەرلەمانتاری برنە بەغدا بە چەندی لێ هاتە دەر 8 پەرلەمانتاری لە خولی پێنجی پەرلەمانی کوردستان هێنانە پەرلەمانی کوردستان سێ چوارێکی تۆمەت بۆ هەڵبەستن یەکی نازانم و خۆی احترافەکە ئاڵی ژەهر خواردی کرام ئەوە نەتیجەکەی ئەم پرۆژێ ئەمەیە بۆیە من هەر چەندە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بەلەوە گەورەتر ئەبینم کە وەڵامی کەسێکی بازرگانی چاوچنۆکی خاوەن پرۆژەیەکی بازرگانی بداتەوە کە لە پێناو خەڵک ئەوێت کۆمەڵانی خەڵکی کوردستان چاواشە بکە لە پێناوی بەرژەوەندیە شخصیەکانی خۆی بەڵام دیسانیش کە هاتی نەسەر بابەت و قسەکردن ناکرێ وەڵامی نەدرێت باش تۆ ڕەفیقی نزیک کاقوبادی منەزانم مەسەلەن قەت کاقوباد بەبێ دەسەڵاتی لە حکوومەت بوو هەمیشە خاوەن قسە و موقیفی خۆی نەبووە بە پێی حەزمی یەکێتی ئیدارەی بە زیادە و ئیداری دۆخی یەکێتی نەداوە تا کەسێک وەکو ئەگەر سەیر بکەین لەو دۆخەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان تێیکەت بە دیاریکراوی لە دوو کابوونێ ڕابردوو هەم ساڵی 2014 هەم ساڵی 2018 گۆڕان لە هەردوو کابینەکە بەبێ ئێمە نیسابی بۆ پارتی دیموکراتی کوردستان تەواو کرد و کابینەکەی لەگەڵ پێکێنا لەم دۆخە ئێمە داخلی ئەم حکوومەتە بووین
تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی قوبا تاڵبانی ئەتوانم بڵێم ئازایانە جەسوورانە هەمیشە لە داکۆچیکارێکی سەرشەختی بەرژەوەندەکانی خەڵک بووە. لەلایەک ئەگەر خەتەرێک هاتبێتە سەر حکوومەت و دام و دەستگا دەستوریەکان ئێمە لە سەنگەری داکۆچیکاردنیان بووینە. ئەگەر کێشەی کۆمەڵانی خەڵکی کوردستان و پرسی موچە هەبێ ئێمە لە سەنگەری پێشەوە بووینە. بیرتان نەچێ گەورەترین با بڵێن کردنەوەی دەرگای بەڕووی هەرێمی کوردستاندا کە لەگەڵ حکوومەتی فیدراڵی ئەو شان دەبوو کە قوبا تاڵبانی سەرۆکایەتی کرد لە بەغدا کە ڕەنگە زۆر کەس پێیان وابوو ئومێدیان نەبوو، زۆر کەس پێیان وابوو کە ئاسان نییە نەتیجەیەک بەسەر بێ. بەڵام ئەو کاتێک کە کاقوبات سەرۆکایەتی شاندی هەرێمی کوردستانی کرد دەرگای هەرێمی بەڕووی دەرگای بەغدای بەڕووی هەرێمدا کردەوە کە قەناعەتێکی چەسپان لەلایەن هەرێمی کوردستانیش کە قوڵایی استراتیجی هەرێمی کوردستان بەغدایە بۆ چارەسەرکردنی پرسەداریەکان ئەوەی بچین لە بەغدا شەڕی مافە دەستوریەکان و شەڕی موچەی خەڵک بکەین. بۆیە هەمیشە کاقوبات یەکێک بۆ لەو کەسانەی کە داکۆچکاری سەرسەختی مافەکانی خەڵک بووە. بیریشمان نەچێت لە کابینە ڕابردوودا 6 مانگ بایکۆتی کۆبوونەکانی ئەنجومەنی وەزیران کرد. ئێمە لە نزیکەوە ئاگادار بووین کە ئێمە لە پەرلەمان خولی پێنجی پەرلەمانی کوردستان ئەندامی پەرلەمان بووین، لە نزیکەوە ئاگادار بووین کە چ شەڕێکەکە لەسەر ڕاگررتنی هاوسەنجی لەسەر ئەو خاڵانەی کە من باسم کرد بە تایبەت لەسەر پرسی خزمەتگوزاری و لەسەر ئەوەی کەوا شەڕی هێنانی بودجە بکات لە پەرلەمانی کوردستان، شەڕی پێشکەشکردنی خزمەتگوزاری بکە، شەڕی حکوومەتی سەرتاسەری بکە، شەڕی ئەوە بکە کە ئەبێت داهات لە هەر شوێنێک بێت سەرچاوەکەی هەرچێک بێت لێک خەزێنە کۆ بکرێتەوە. ئەمانە هەموو ئەو شەڕانی کە کرا و ئێستا ئێمە گەیشتینە ئەم قۆناغا کە جۆرێک لە جۆرەکان خەریکە هاوسەنجی هێز ڕاستە بێتەوە. چونکە بیرمان نەچێت لە خولی ڕابردووی پەرلەمانی کوردستان پارتی بە تەنها 56 کورسی هەبوو. ئێستا ئەگە کورسی پێکاتەکانیش لەگەڵ حساب بکەی 42 کورسی هەیە کەواتە 14 کورسی کەمی کردە. ئەمانە هەموو هەم بەم شەڕانە بوو هەم بەم با بڵێن هەنگاو بەرنامانە بوو کە بەڕێنمایی قوبا تاڵبانی فراکسیۆنی یەکێتی دارشت وە سیاسەتێکی واقع بینانە ئەکات. بۆیەشە ئەکەوێتە بەرتیری ناحەزان و نەیارانی میلەتەکەمان. بەڵام من دڵنیام ئەوانە ئەو تیرانە نەک ساردی ناکەنەوە بەڵکو مقورتر و مسیرترە بێ لەسەر ئەوەی کەوا بتوانین لەم کابینە هەموو ئەو کێماسی و کەم و کوڕیانەی کە لە کابینەکانی ڕابردووە بوو هەموو ئەو سەرنجانێک کە ئێمان هەمان بوو لەسەر شێوازی ناهاوسەنجی لە حکومڕانی لەم کابینەیە من دڵنیامە کە ئەم کابینە و کابینەکانی ڕابردوونابی هەنگاوی گەورە ئەنین. بیریشمان نەچێ سەرۆک بافڵ لە دیمانەکەی ئاماژەی پێدا ناوچەکە لە گۆڕانکاریدایە و پێشهاتی تازە دێنە پێش. ئێمە پێویستە لە ناوخۆشماندا یەک ڕیز و تەبابین، یەک ڕیزی کۆمەڵانی خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکان. ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئەرکێشی لە پێشینەی خۆی زانێ چونکە مێژوو ئەم حقەتی سەلماندیە. کاتێک کە پێش پیرۆزەی ئازادی عێراق زۆر هێزی سیاسی بوو قەنەعەتیان بە ڕوخانی ڕژیمی سەدام نەبوو. تا مامزەلال سەفەری ئەمریکای کرد، مامزەلال لە ئیبراهیم خەلیلەوە داخلی کوردستان بوو، مامزەلال کۆبوونەوەیەکی کرد لە مەسیف سەلاح الدین قەناعەتی هێزەکانی تریشی هێنا کە بەڵێ ئەمریکا جددیە لە ڕوخانی ڕژێمی سەدام. بۆیە ئەبێ ئێمە ریزەکانی کۆمەڵانی خەڵک و هێزە سیاسیەکان یەک خەین خۆمان ئامادەکەین بۆی بتوانین دیفاع لەگەلەکەمان و میلەتەکەمان بکەین. فعلا 2000 مامزەلال بووە ئەو کاریزما و ئەو سەرۆکە و سەرکردەیەی کە توانی هێزەکان یەک خەوت چوون لە بەغدا داکۆچیان کرد هەموو هێزەکان بەیەکەوە تا مافەکە دستوریەکانمان جێگیر کرد. ئێستاش یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر هەمان ڕێزکە و ڕێباز بە ڕێبەرایەتی سەرۆک بافڵ قەناعەتمان وایە ئەبێ ئێمە ئەمڕۆ ڕیزەکانی خەڵک و هێزە سیاسیەکانی کوردستان یەکخەین. بۆیە لە دیمانەکەشدا سەرۆک تاکیدی کردەوە ئەگەر ئێمە لە ناوخۆی هەرێمی کوردستانیش قۆڵبادانێک هەبێت با ئێمە لە دەرەوە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم با ئێمە یەک لیزبین یەک ریزبین بۆ ئەوی تاکە دەنجێکی کورد بە فیڕۆ نەچێت. ئێمە ئامادەین دەست پێشخەریەکە سەرۆک دەست پێشخەری کردو یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێشخەری ئەکا بۆی بتوانین ڕیزەکانمان یەک خەین بۆی بتوانین خۆمان ئامادە بکەین بۆ پێشاتەکانی داهاتوو بە دەنگێکی دلێرتر لە بەغدا بتوانین داکۆچی لە ماف و داوا و داخوازیەکانی خەڵکی کوردستان بکەین. باش ئەمە ئێمە بە ئەرکێشی لە پێشینەی خۆمان نیست. کاک لوقمان مەسەلەن کاک بافڵ باسی لەوە کرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا زۆر تۆکمەیە زۆر یەک گرتووە لە ناوخۆی خۆیدا و
ئەمن یەک بیر و بۆچوونی هێوش خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بۆ جەماوەری خەڵکی کوردستان پێت وایە لە کاتێکدا سەرۆکێکی وەکوی کاک بافڵی هەبێ قیادەیەکی یەکگرتووی هەبێ پیاوێکی مەسەڵەن وەکوی جەنابەت باستکرد حکومڕانی وەکو کاک دەوڵەتمەداری وەک کاک قوبادی هەبێ بە لەرزۆچی و بە چوزام ینی بەوە دەچێتە ناو حکوومەتی داهاتوو یان کابینەی دەکات کە خەڵک تەنزی لێ بگریان ئێمە من ڕێکەوتنەکانی پێشی پێکێنانی کابینەکانی پێشووتریشم بینیەوە خوێندمەوە لە هیچ کابینێک لە کابینەکانی پێشتر بە دیاریکراویەوە من باسی دوو کابینە ڕابردووشەکەم ئێمە نەچینە ئەم وردەکاریە ئەو وردەکاریە بەرەنجامی هەموو ئەو سەرنج و تێبینیانە بووە کە تیمی ئێمە لە حکوومەت حیزبەکەمان ڕازی نەبووینە لە شێوازی بەڕێوەبرنی حکوومەت بۆیە کە گوشتیشمان ئێمە ڕازی نابین بە مۆزعە ئێمە ئەم شێوازە عقڵیەتە بەڕێوەبردنە حکومڕانیە ئەبێ گۆڕانکاری بەسێر بێ و بەرامبەر بە پەیامەکەمان ڕازگۆ بووینە ئێمە هاتینە بەر لەوەی داوای پۆست بکەین بەر لەوەی گفتوگۆ لەسەر پۆست بکەین گفتوگۆمان لەسەر دیدگای هاوبەش کردێت دیدگای هاوبەش پێک دێ لە کۆی ئەو سەرنج و تێبینیانێک کە ئێمە هەمان بووە لەوێ ڕێکەکەوین و بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەستگای تەنفیزیش وەکو پایەکی گرنگ لە پایەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕۆڵی کارا و دەوری کاریگەری خۆی پێدرەوە ئەم کابینێ پێک دێ لە دوو هێزی سیاسی و ئێمە خۆشمان بیرمان نەچێ ئێمە هێزێکی سیاسی کاریگەرین ئەم ئازادیەی هەرێمی کوردستان لەسەر خوێن و خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستان و تێکۆشەرانی یەکێتی و خوێنی شەیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بنیادنراوە ئێمە پرۆژەیەکی ئابووری نین دوێنێ و پێرێ هاتبین و باتمان بە هیچ نەبێ ئێمە ئەم ئەزمونە حکومڕانیە خوێنمان لە پێناو بەخشیوە بۆیە ئێمە داکۆچیلی ئەەکەین ئەی پارێزین لە بەرامبەر ئەوەشدا سازش لەسەر ماف و داوا و داخوازیەکانی خەڵکی کوردستان ناکەین لەسەر ئەم بنەمایە ئێمە دڵنیایی ئەدەینەوە کێچێتی نیشتیمانی کوردستان بەڕێبەرایەتی سەرۆک بافڵ یەک هێزە یەک بڕیارە و یەکێتی لە دەستێکی ئەمیندایە و بڕیارەکانی یەکێتی بڕیاری یەکگرتوون و یەکێتی نیشتیمانی کوردستان بەسەر بەرزانە لە بەرامبەر بەڵێنەکانی بەرامبەر بەخوای خۆی و میلەتەکەی داوە دێتە دەرەوە و بە هیچ شێوەیەکی سازش لەسەر مافەکانی خەڵکی کوردستان بەڵێ ئەخیر پرسیارم لەسەر پرسی مەسلەی پەیوەندی لەگەڵ ڕۆژاوا وتی من هەفتانە لەگەڵ مەزلوم کۆبانێ قسە ئەەکەم باسیەوە کردوتی پەکەکە تیرۆرست نییە لایبە بۆچی تیرۆرست بێ ئەم چێتی قوربانی داوە لەسەرەوە باجی داوایان زیاتر بڵێن ئەم تێڕوانینی چێتی لە چێوە سەر چاوە دەگری بۆ پرسەنەتەوەیەکانی کورد یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی نیشتیمانی هەمیشە لە پێناو هەمیشە جارێ پەناگە و پشتیوانێکی بەهێز بۆ براکانمان لە باکووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان و بە دیاریکراوی لە ڕۆژئاوای کوردستان کە لە ئێستا فرسەتێکی زۆر باش هاتۆتە پێش و هەر لە ڕوبەڕووبوونەوەی شەڕی داعشەوە ئەبینین کە یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک بافڵ پەیوەندیەکی قوڵ و لە مێژینەی لەگەڵ ئەم هێزە هەیە و هەمیشە پشتیوانیان بووینە و ئەم پشتیوانیکردنە لەسەر حیسابی هیچ وڵات و هێزێکی تر نەبووە بەڵکو ئەمە لە قۆناغێکە لە ڕۆژاوای کوردستان هاتۆتە پێش ئێمە پشتیوانیان بووین ئێستا خۆشبەختانە لە باکووری کوردستانیش یەکێتی نیشتیمانی کوردستان ساڵانێکە پێمان وا بووە بۆ دەوڵەتی تورکیا باشترین ڕێگە دانانە بە مافەکانی گەلی کورد و بە ئاشتیانە چارەسەرکردنی کێشەی کوردە کە ئەمە دروشمی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە هەمیشە ئەومان وتۆتەوە و ئەمە لە دەست پێشخەرەکەی سەرۆک مامزەلالەوە لە ساڵی 1993 لە سەردەمی ئۆزالەوە بناغی دانرا خۆشبەختانە ئێستا خەریکە دێتە دی بۆ ڕۆژاوای کوردستانیش یەکێتی پشتیوانیەکی گەورەیە یەکێتی ئێوەی یارمەتی دەرێکی گەورە بێ فرسەتێکی باش هاتۆتە پێش بێگومە لە ڕۆژهەڵاتیش کرانەوەیکی باشەیە کە ئێمە هەمیشە ئەمانەوێ باشترین پەیوەندیمان لەگەڵ وڵاتانی دەر و دراوسێ هەبێ و هاوکاریش بین و هاوکاریش بووینە بۆ براکانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕۆژاوای کوردستان لە باکووری کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەو مەبدە ئەو ڕێبازەی کە ئێمە ئەکرێ هاوکاریان بین بۆ ئەوی کێشەی کورد لە وڵاتانەش بە شێوازێکی ئاشتیانە چارەسەر بکرێت و باشترین پەیوەندیشمان لەگەڵ دەوڵەتی تورکیا هەبێ لەگەڵ کۆماری ئیسلامی هەبێ لەگەڵ وڵاتانی عەرەبی وڵاتانی ناوچەکەی تریش هەبێ هەر وەک چۆن پەیوەندیەکی باشی لەگەڵ هێزەکانی ئەمریکا و هێزەکانی هاوپەیمان هەیە زۆر سپاس بۆ بەڕێز لوقماوەردی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ دەرفەتە سپاس دەکەم کاکە عەلی خەریب و کامێرەکەم بیتی بینەرانی خۆشەویست لەکۆی لە کاردانەوەی دیدارەکەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ کورسات نیوز تاوتوێی
کاردانەوەکانمان کرد و سیاسەتیش بە واقع و پشو درێژیەکرێ ئینشاءڵڵا هەموو شتێک ڕێتەمای خێر بۆ میلەتەکەمان و ئەو درزووکە لێنانەی لە ماوەی ڕابردوودا ئێمە بەرنامە لەسەر کردۆم ڕەخنی لەسەر ژیراوە بەرەو چارەسەر و بەرەو گەشە سەردنی زیاتر بۆ خەڵکی کوردستان ئێمەش لەگەڵ هاوکارانە بێ کۆپانۆڕامامان پێشکەشکردن ئێوە شەمانەتی خوای گەورە بن.